من لێرە لەو حاڵە زۆر حەزمێ لە شیردان ئافرەتان ئاگادار بکەمەوە. بەڕاستی ئێستا بە زروفی مۆدرنایزیشن و تەکنەلۆجیا و ئیشکردنی ئافرەت و دەرچوونی لە ماڵە و کەمی منداڵبوونیش ژماری خێزانش کەم بوویتەوە، شیردان کەم بوویتەوە. بەڕاستی شیردان لە مجتمعی خۆمان کە ئێستا تەماشا دەکەین لەگەڵ پێش 50 ساڵ مقارنە بکەین کە هەموو ئافرەتەکان شیریان دەدا، ئێستا لەوانەیە ڕوبعی ئافرەتان شیر بدەن بۆ نمونە. لەبەرەوەی ئافرەت مەشغوڵە و ئیش دەکا، لەبەرەوەش ینی خەڵک وەکوت بڵێ ینی مەشغوڵترە و زیاتر ناپڕژێتە سەر و ئافرەتەکە لە ماڵەوە بی هەر شیر بدا، لەوانەیە بستە دەرێت دەبێ مەجبورە شیری قوتوی بداتێ. فلەبەرەوە لێرە ئاماژە بۆ دەکەم شیردانی سروشتی لە 2 لا ئافرەت پارێزراو دەکا لە شێرپەنجە. لەلایەکی هەر 12 مانگ دەکا ساڵێک شیردانی سروشتی 4.3 ئەگەری توشبوون کەم دەکاتەوە. ئەلوانێ بڵێ کەمە، ئەو زۆر زۆرە. یعنی ئافرەتێک 4 منداڵی هەبی 2 ساڵ بدات هەر یەکەشان 8 ساڵ شیر بدا ضربی ئەو 4.3 بکەین، ینی 35% ئەو ئافرەتە پارێزراو دەبی. ئاخە 35% لە گەڕانەوە لە شێرپەنجە گەلە ڕقەمەکی بەرزە. ینی ئەمە ینی ئەوە هێوادارم ئافرەتان ئەوە تێبگەن، ینی هەرچی یەک منداڵی هەیە 2 منداڵی هەیە هەوڵ بدا 2 ساڵ شیر بداتێ. لەلایەنی دووەم نیوەی ئافرەتان کە شیر دەدەنە منداڵیان بێنوژان ڕادەوەستی، ئەوش قازانجی دووەمە. لۆ چکە ڕاوەستانی بێنوێژی کەمبوونەوەی سوڕی مانگانە لە ژیانی ئافرەتەکە ئەی شۆکاری خۆپارێزیە.